سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم هەمووتان باش بن. من زۆر بیرم کردوون، کاتێکی زۆرمانە بەردەستا بووە کە بەشی هەموو شتێکی کردووە، بەشی یاریکردن، بەشی سیرکردنی فلیم، بەشی کتێب خوێندنەوە، هەبێ کە لە پشوەکە هاتنەوە دواتر بەڵام کتێبی زۆرمان خوێنەوەتەوە چونکە عیبە هەر هیچ شتانە خوێن بێتەوە. کاتەکانمان بەشی هەموو شتێکەکە، ئەگەر حەسان لێ فێری زمانێکی تربن، فێری مۆسیقا وێنە کێشان، بەشی هەموو شتێکەکە. لەبەرەوە هیوادارم بتوانن کاتەکانتان بقۆزنەوە بە باشی بەڕێ بکەن. هیوادارم بتوانین کە ئێمە ئەو زاڵ بین بەسەر ئەم نەخۆشیەشەوە بە زووی تێپەڕێت. متمانم بە بەهێزی ئێوەژەیە کە بە باشی ڕوبەڕوویە بنەوە، متمانی خۆتان لە دەزمێن. بەداخەوە کە لەم بەر ئەم بارودۆخە بەم جۆرە لەگەڵێکە وانەکانمانە خوێنین، بەڵام هیوادارم کە سوودێکی باشی هەبێ بۆتان. ئێمە ئەمڕۆ لەم وانەیەدا باسی جۆرەکانی ناوەکەین لە ڕووی هەبوونەوە. باشە ئێمە هەرچەنە بە کورتیش کاتی خۆی لە مەکتەب لە قوتابخانە باسمان کرد، بەڵام ئێستا هەوڵین جارێکی تر بەسەریا بچینەوە ورتر باسی بکەین. سەرەتا ئەم پارچە نووسی ناخوێنمەوە، دواتریش شەرحیەکەم. جوتیارێک گێڕایەوە و گوتی: ڕۆژەکە زۆر سارد بوو، هەوری ڕاش سەر تاپا ئاسمانی ناوچەکەیدا پۆشی بوو، زەوی گەلێک تینۆ بوو، ئارزووی بارانیە کرد، لە ناکاو کردی بە هەورە تریشقە و لێزمەی باران. جوتیار و شوان و گاوان کەوتنا خۆشی و شادی، چونکە کاتێک بەفر و باران زۆر بوو کانیا و دەردەبن، ئاوی چەم و ڕووبار زۆرە بێت. لە بەهاردا جوانی هەموو لایەکی سروش دەکرێتەوە، خەم و پەژارە لە دڵ نامێنێت، هێز و وزە ئەکەوێتە گیانی زیندەوەر و جانەوەران. لەم وەرزەدا بەرهەمی ئاژەڵان زۆرە بێت، وەک ماست، پەنیر، فرۆ، لۆر، سەرت و نڤیشک. ئەم شانە ئەگەر کەمێک بۆتان نامۆن، فرۆ واتە شیری خەست، لۆر خواردنەکە لە شیر دروستەکرێ، سەرت و سەرتوێژەکرێتەوەی کە بەسەر ماستەوەیە، نڤیشک یعنی کەرە. باشە ئێمە لە بابەتەکانی پێشووە باسی ناومان کردبوو. باشە ئەگەر زەڕورە بە خێرایی چاوخشانەوەی بکەن بە وانەکانی پێشووە، ڕوومان کردەوە کە ناو چییە و جۆرەکانی ناو بۆ نمونە ناوی مرۆڤ و ناوی ڕووەک و ناوی ئاژەڵ و ناوی شوێن و پێویست ناکە ئێستا بڕۆینەوە سەر هەمووی. هەروەها لە بابەتی پێش ئەمەیە جۆرەکانی ناومان لە ڕووی ناوڕۆک و ڕوون کردەوە، ناوی گشتی و تایبەتی و کۆمەڵ. ئەم جارێن ئێمە لە ڕووی هەبوونەوە تا لە ڕووی بوونیانەوە شیەکەینەوە. باشە ئەمانە هەمان ڕستەکەی پێشون پێویست ناکە دووبارە بیخوێنمەوە. سیرکەن لە ڕستی یەکەمە هەندێک ناوی تێدایە کەمە بەسمانە ئیش ناوەکانی هەور و ئاسمانن کە لەو ناوانن بەر یەکێک لە هەستەکانی مرۆڤەکەونەوە، ئەویش هەستی بینینە لەبەر هەندێک لەبەر هەندێک یانی لەبەر ئەمە پیانە وترێ ناوی بەرجەستە. ناوی بەرجەستە سیرکە ناوەکەی خۆی بەخۆیەتی بەرجەستە، ینی بە جۆرە لە جۆرەکان بەرمانەکەوێت، بەر یەکێک لە هەستەوەرەکانمانەکەوێت، یان نتوانین بڵین بە یەکێک لە هەستەوەرەکانمان ئەتوانین هەست بەبوونیان بکەین. باشە چونکە ئێمە بابەتەکانمان لە ڕووی هەبوونەوەیە و هەستەوەرەکانیشی لە پەراوێزدا ئاماژە پێیاوە. چاولەکان پێنج هەستەکەی مرۆڤەمانن: بینین، بیستن، گرتن، تامکردن، بۆنکردن. کەواتە ئەم ناوە بەرجەستەکان ئەتوانین بەیەکێک لەم هەستەوەرانە ئێمە هەستیان پێ بکەین. باشە بتوانین بیان بینین، یان گوێمان لێی بێ، یان بۆنیان بکەین، یان تامیان بکەین، یان بۆنیان بکەین، یان بەریان بکەوین، کە هەنێجار هەستەوەری گرتن یان بەرکەوتنیشی پێوەترێت، یان هەنێجار زیاد لە هەستەوەرێکیش ئەتوانرێت یەکێک لە هەستەوەرەکان پێ. بۆ نمونە گۆڵ کە ناوێکی بەرجەستەیە، ئێمە هەم ئەتوانین بۆنی بکەین لە ڕێی بۆنەکەەوە، لە ڕێی هەستەوەری بۆنکردنەوە، هەروەها لە ڕووی هەستەوەری گرتن و بەرکەوتنەوە، هەروە لە ڕووی هەستەوەری بینینەوە ئێمە ئەتوانین هەست بە بوونی گوڵ بکەین. باشە هەور و ئاسمانیش کە لە ڕێی هەستەوەری بینینەوە ئێمە ئەتوانین هەست بە بوونیان بکەین. لە ڕستی دووەمیشدا کۆمەڵە ناوێکان کە هەر یەکەیان بەر هەستێک یا پتر لە هەستێکی مرۆڤەکەونە. هاوتم
یان هەستێک یان زیاتر لە هەستێکی مرۆڤەکەن و پیانە وترێ ناوی بەرجەستە وەک ماس، پەنیر، فرۆ، لۆر، سەرتو، نڤیشک. ئەم ناوە بەرجەستانە بۆچی پیانە وترێ بەرجەستە؟ وەکو پێشتری ژوتم ڕاستەوخۆیی بەرمانەکەوێ، یان ئێمە بە ڕاستەوخۆیی ئەتوانین هەز بە بوونیان بکەین. باشە بەدەر لەو نمونانە ئێمە کتێب، مێز، دەفتەر، قەڵەم، شاخ، ماسی، هەموو ئەمانە ناوی بەرجەستن. هەروەها هەموو ئاژەڵەکان ناوی بەرجەستن. باشە هەموو گوڵەکان ناوی بەرجەستن، هەموو خواردنەکان ناوی بەرجەستن، چونکە ئێمە تامیانەکەین وە ئایان بینین و بەرکەوتەشمان هەیە لەگەڵ هەروەها توانین تامیشی بکەین. کەواتە ناوی بەرجەستە لە ناو زمانەکانە زۆر هەیە. باشە و دۆزینەوەشیان ئاسانە وەکوتم لەبەرەوەی کە ئێمە توانین هەز بەبوونیان بکەین، بەڕاستەوخۆیی هەز بەبوونیان بکەین. بەڵام جۆری دووەمیان لە ناو ئەگەر لە ڕستەی سێم ڕابمێنین ئەبین ڕستەکە ژمارەیەک ناوی تێدایە، بەڵام ئەوەی مەبەستمانە هەردوو ناوی خۆشی و شادیە کە لە خۆیاندا بوونی سربەخۆیان نییە. یانی چی؟ یانی ئێمە وەکو ناوی بەرجەستەکە ڕاستەوخۆ هەز بە بوونیان ناکەین، بەڵام بوونیشیان هەیە. یانی ئێمە ناتوانین بڵین خۆشی بوونی نییە لەبەرەوەی ناتوانین بیبینین، یان لەبەرەوەی ناتوانین دەستمان بەری بکەین، یان ناتوانین گوێمان لێوێ. خۆشی بوونی هەیە. کەواتە ناوی واتایی جیاوازەکەی لەگەڵ ناوی بەرجەستە ئەوەیە کە ڕاستەوخۆ کاریگەری ناکەنە سەر ئێمە، یان ڕاستەوخۆ ئێمە بەرکەوتنمان ناکەوێت لەگەڵیانە. هەروەها ناکەونە بەر یەکێک لە پێنج هەستەکەی مرۆڤ، بەڵکو تەنیا لە بیر و خەیاڵ و هزردا بوونیان هەیە. تەرکیز بکەنە سەر ئەمە، تەنیا بەڵکو تەنیا لە بیر و خەیاڵ و هزردا بوونیان هەیە. ئێمە خۆشی و شادی شتێکە ناتوانین دەستی لێبین، بەڵام لەناو خەیاڵمانە هەیە، لەناو جەستەشمانە بە جۆر لە جۆرەکان بوونی هەیە، بەڵام بوونەکەی ڕاستەوخۆ نییە. ناوەکانی ئەم چەشنەش پێیانە وترێ ناوی واتایی. باشە دیسان لە ڕستەی چوارەمدا ناوەکانی جوانی، خام، پەژارە بەر ئەم جۆرە ناوە ناکەون کە لە هەزر و خەیاڵدا پەیدا بن و بەر هیچ یەک لەو پێنجە هەستەی کە مرۆڤەتی ناکەون. بۆیە باوان ژی دەگوترێ ناوی واتایی، یانی باوانی ژەوترێ ناوی واتایی. جگە لەم ناوانە جوانی، خەم، پەژارە، خۆشی، شادی، ئێمە وشە گەلی یەکسانی، ئازادی، ئاشتی، ئازار، هەموو ئەم وشانەش ناوی واتاین. ئێمە چەندێک ناوە بەرجەستەکان گرنگیان هەیە لە ناو ژیانی ئێمەیە، بۆ نمونە خواردنەکان و ئاژەڵەکان وانە. بە هەمان شێوە ناوەواتایەکانش گرنگیەکی زۆریان هەیە لە ناو زمانە و بۆ ژیانی خۆشمان. ینی مرۆڤێک ناتوانێت بەبێ جوانی بژی، بەبێ خۆشی بژی. مرۆڤێک ناتوانێت ئازاد نەبێ. ئازادی پایەکی گرنگە، یان بابەتێکی زۆر گرنگە سەرەکیە بۆ ژیانکردن. لەبەرەوە ئەم ناوەواتایانەش گرنگیەکی تایبەتی خۆیان هەیە و بوونیشیان ڕاستەوخۆ ئێمە هەستی پێ ناکەین، بەڵام بە درێژایی مێژوش مرۆڤەکان هەڵیان ناوە بۆی کە جوانی زیاتر بێ، خۆشی زیاتر بێ. کەواتە چۆن هەوڵ هەیە بۆ بەدەستێنانی خواردن، بە هەمان شێوە هەوڵەیە بۆ بەدەستێنانی ئازادیش کە لە ڕووی هەبوونەوە هەردووکیان دوو ناوی جیاوازن. باشە وەکوتم ناوی زۆریش هەیە بۆ ناوی واتایی، بەڵام دۆزینەوەکی ڕەنگە یەک تۆز جیاوازتر بێ، یان هەر ئەوەنە ئەگەر ناوێک لە ڕێی هەستەوەرەکانی بینینەوە ئێمە هەستمان بەبوونی نەکرد، ئەوە بتوانین بڵین ناوێکی واتاییە. ناوی واتایی جیاوازەکە لەگەڵ ناوی بەرجەستەیەکی تر لە جیاوازەکان ئەوەیە کە دوو جۆری هەیە. باشە ناوی واتایی بنجی کە هەر لە بنەڕەتدا بوونێکی سربەخۆی هەیە و بۆ مەبەستانە بەکاردێن، وەک خام، هێز، وزە، هۆش، باوەڕ، ترز، مرگ وە کۆمەڵێک ناوی تر وەکو ئازار، وەکو خۆشی. ئەتوانین بڵێن ئەم ناوانە هەمویان ناوی واتایی بنجین و بەسەر بەخۆی بەکارهێنرێن. باشە یعنی چی بەسەر بەخۆی بەکارهێنرێن؟ یعنی
پێویستی بە لکاندن یان پاشگرێکی تر نییە بەسەر بەخۆی ئێمە توانین ماناکەی وەرگرین وزە بۆ نمونە هۆش یان باوەڕ یان ترس یان مەرگ هەر یەکێک لەمانە ناوێکی سربەخۆی هەیە بوونێکی سربەخۆی هەیە کە بە هەمان شێوەش ناوی واتاییە بێ ئەومان لەبیر بێ دوم جۆری ناوی واتایی دروستکراوە سیرکە هەر ناوەکەی خۆی دەستکردە دروستکراوە کە لە وشەیەک باشە لە وشەیەک هەر جۆرە وشێک بێ لەگەڵ بەیاریدەی پاشگرێک لەگەڵ پاشگرێکا دروستەکرێ وەک مێرانی کوردینی دۆستایەتی پیاوەتی ڕەشایی مەزناتی جوانی تر برایەتی ژنانە کوڕانە کچانە ئەمانە هەموویانە بن بە ناوی واتایی دروستکراوە بۆ چونکە ناوێکمان هێناوە پاشگرێکمان خستەوەتە سەری باشە بۆ ئەوەی کە ئێمە ئەم دوو جۆرە جیا بکەینەوە ناوی واتایی و ناوی بنجی زۆر ئاسانە بۆ لە بەرۆی ناوی واتایی بنجی سربەخۆیە ها سەیریکان کورتە هۆش وزە بەڵام مەرج نییە کە پیتەکانی کەم بوو ئەو بڵین بنجیە ئەگەر درێژ بوو بڵین ناوی واتایی دروست کراوە بەڵکو لە ناوەڕۆکەکەیە کە مەسەلەن ئەمە هەستەکەین سربەخۆ بەکارێ بەڵام لە ناوی واتایی دروست کراوە بۆ نمونە لە وشەی کوردی نییە ئێمە ها کورد ئەبینین یان لە پیاوەتیە پیاوە ئەبینیان بۆ نمونە لە وشەی کوڕانە ئێمە وشەی کوڕ ئەبینین باشە بە هەمان شێوە بۆ نمونە سیرکەن ئێمە چەند ناوێکی تری واتایی دروستکراو بۆ نمونە پیاوەتی چۆن دروست بووە پیاو پاشگری ئەتی ئەمە کە کۆمەڵێک وشەی تریشی لێ دروستە بێ یان بۆ نمونە کوڕانە چۆن دروست بووە کوڕ ئەمە زائید ببورن زائید پاشگری ئانە کە ئەمە کچانەشی لێ دروستەکرێ جەژنانەی لێ دروستەکرێ بەڵام لە ناوی واتایی بنجیە ئەمە لە ناوی واتایی بنجیە بە تەنها خۆیەتی بۆ نمونە هێز یان وزە ئەمە ناتوانین بیکەین بە دوو کەرتەوە بەڵام پیاوەتی توانین بکەین بە دوو کەرتەوە کوڕان ناتوانین بکەین بە دوو کەرتەوە یان بۆ نمونە هۆش ناتوانین بکەین بە دوو کەرتەوە باشە بۆیە ناوی واتایی بنجی تەنها خۆیەتی پاشگری پێوە نییە باشە پێشگریشی پێوە نییە بێگومان بەڵام ناوی واتایی دروستکراو پاشگرێکی پێوەیە بۆیە ئێمە ئەتوانین بیناسینەوە بەم شێوەیە ئەمەش دەستوورەکەیەتی ناوی بەرجەستە ئەو ناوەیە کە بەری یەکێک یان زیاتر لە 5 سەوەرەکەی مرۆڤەکەوێ وەکو وتمان مێز کتێب فەرش دیوار ئاسمان هەموو جۆرەکانی ئاژەڵەکان هەروەها ناوی واتایی ناوێکە لە خۆیدا بوونی مادی نییە یعنی بوونی ڕاستەوخۆ بەرجەستەی نییە بەر هیچ یەک لە هەستەوەرەکانی مرۆڤ ناکەوێت تەنیا لە بیر و خەیاڵدا پەیدا بێ ئەویش دوو جۆرە بنجی وەکو وتمان کە سربەخۆیە دروستکراو لە وشەیەک و پاشگرێک دروستەکرێ بەم شێوەیە ئەم بابەتەکەمان تەنها مەیە قورس نییە لە خۆتانی قورس مەکەن تەنها ئەوەیە بزان کە ناو لە ڕووی هەبوونەوە بەم شێوەیەدا بەشەکرێ بەرجەستە و واتایی هەروەها واتاییش دا بەشەکرێ بۆ بنجی و دروستکراو هیوادارم سوودێکی هەبوو بێ بۆتان ئێوەش بۆ هەر جۆرێک لە ئەم ناوانە ئەم جۆرانی ناو چەند نمونەیەکی تر بێننەوە هەروە ڕاهێنانەکانی ژەر بۆ خۆتان شیکاری بکەن زۆر باشە بێت و دڵنیام کە باشی تێگەن هیوادارم سوودێکی هەبوو بێ بۆتان و سپاس بۆ ئێوە